كمان قبل خيته إن شاء الله حرجوا خيته ما نبغى بۆ مافی خۆمان هاتوین قابی لە بۆچی هاتوین هەنگاوی ئێمە هەنگاوی مەدەنی بوو هەنگاوی ئێستا ئەو گەنجەیە کە بەردی پێیە خەڵکانە ئەم خەڵکە زیندووە هیچ ئومێدێکی بەم دەسەڵاتە نەماوە هێزە ئەمنیەکان لولەی چەکەکانتان داگرن ئێمە بێچەکین داوای مافی ئێوە خۆشمان دەکەین وڵای داواکارەمانەوەی ئەم دز و گەندەڵانە بڕوخێن بۆ من خۆم یەکێکم لەوانی کە با بڵێن بەرهێرشی پۆلیسی و چالەکە مەدەنیەکان کەوتن هێزم لێران ڕاستی تەحملێکی زۆر غەڵەتەکان تەگەم خۆیان تو ئاگاداری قەسەم بەخوا ئەوەم لە دنیا هەیە وڵی پێم نازان چیکە تێ بۆم زارە تەقەوت تێغن هیچ جارە هیچ نەکراوە تەقاکەن هەنی ئەوان خەڵکەکە ئەوروژێنن هاتینە قسەیان وەلاکەن ئەوان وەکوتەک و سۆندێژی خانیم بۆ تا سێگاس ئێمە قساکەین وەلیانە ئەوان وەتەقە وە فیشەک دوایە مادەنەوە ئێمە تاوان ماچێ داواقی خۆمانەکەین ئەوانە دای پارەم لە دایک و باوکم کردن لە ڕوون نایە سەربەستکەمە ناو ماڵە هەر نەک من هەر گەنجی عالەمانە دینارە نییە لە باخەڵیا أي إجازة هي من باشا بس سياسي رجلي إعلامي من